گەنجێک هات بۆ ئێرە بۆ نمونە بە جۆرێکی نالایەق لەگەڵما هەڵسوکەوتی کرد کۆمنتێکی ناشرینیدا دوور لە ڕووی بەڕێستان جنێوێکی پێمدا جوانترین کاردانەوە لە منەوە دەرچێت چییە؟ جواب نەدانەوە جواب نەدانەوە ئێهمال کردن بەڵێ بەڕای جەنابەت ئێهمالێکی باشە زۆر باشترە باشە من جوابی دێەوە بەڕێی من گەورە دەبی جوابی نەدەیەوە بچوک دێت گەنجێک ئەو پرسیارم لێ کردوتی دەمانچەم پێ بێ فیشەشێکی پێوانێ ناوەڵە من ماچی بۆ دایم من بۆبی بەخۆی دابستۆ جارش کە هەڵی وانەکە زۆر جیاوازن ئەم دوو وەڵامە ینی بەڕای جەنابەت ئەمەیان کاریگەرترە هەر کارێکی زۆر نابەجێی خۆت بینێ و ئەستەی گەنجەکان جوە بگرن گەنجەکان جوە بگرن دیتە ئێوە خوێنتان گەرمە ئەم مامۆسایانە دنیا دیتەن لە کاتێک کە کەسێک بە ناشرینی مامەڵی لەگەڵما کرد من چۆن کاردانەوەم چی بێ مامۆساڵی ئەهمالیکە جوابی مەدەرەوە جەناب تەڵی چی نفسشتی باشترین شتە جوابی نەدێت جوابی نەدەیتەوە باشە بەڕای جەنابێت لە کۆمەڵگەی ئێمەیە ئەم وەڵامەی ئێوە لە کاتی تووڕەبوونا پەیڕەوە کرێ بەتایبەت لای گەنج ئەمە پەیڕەوی دەکەین و نازم گەنج سەرە ڕۆیە و هەشە لەوانەیە پەیڕەوی ڕاستەکەی ئەیە واڵێن چی دەوەرە وەرە قسەمان بۆ بکەوەرە پرسیارەکە جۆ لێ بوو تەڵان تۆ وەکو گەنجێک ئەم مامۆسایە کە لە ئێمە گەورەترە یعنی قسەی زۆر جوانی کرد ئەگەر کەسێک لە بەرامبرت بە جۆرێکی ناشرین مامەڵی لەگەڵتا کرد چۆن جواب دێتەوە مامۆسایان ئێوە بزانم ئەتوانن بڕۆ سپاسانەکەین دەستان خۆش بێت توانی لەسەر خۆ جوێ بیتەوە کە بەکاری جوانتە یعنی تەنانە دەگەر گەنجێک جنێوێکی پێتدا ئاسایی لای من ئاسایی بە ئاسایی مامەڵی لەگەڵ جوانە بەڵێ قەت ئەو حاڵەتت بۆ ڕوویداوە لەگەڵ تۆیە چۆن مامەڵەت کردووە زۆر بەسادەین بۆ عسابی گەرمە تۆ بێ عسابی سار جوابی بیت ئەگەر تۆش گەرم بووی چی گەرم ناتوانین هارە بێ ساروی بەرامبەر گەرم ناگونجێت شتی لێ دوورچە شتی تری لێ دوورچ طبعا هەڵگرتنی چەک لە لای ئێمە پێویستەکە ببێتە عیبە ئیلا لە چەند حاڵەتێکی گرنگانە بێت کە ڕێپێدراو بێ لەلایەنی حکوومەتەوە بەڵام بەداخەوە ئێستا لەوەیە زۆرێک لەو بینەرانی کە تەماشامان کەن و ئەم قسانە ئەەکەین پێیان وەگەڵێ هەزم نەکرێ یان بە جۆرێکی سوعبەت ئامێز تعلیق بنووسن کۆمنت بنووسن بڵێن ینی تۆ لەکوێ ئەژیت سیرکەن ماڵوێرانی ئێمە لەو کاتەوە دەست پێەکە کاتێک کە دوو کەس شەڕەکەن ئەم دوانە یەکێکیان چەکی پێە تەبا شەیتان نەخەوتووە ئەو چەکە بەکارهێنێ کە بەکارهێنێ چەند خولەکێکە و تووڕەبوونەکەی دا ئەمرکێتەوە کاتێک کە خۆی ئەبینێتەوە لە ناو زیندانایە ئەو کاتە هەست بە خۆیەکە کە چ کارە ساتێکی خۆڵقاندووە خۆ ئەگەر ئەو چەکەی پێ نەبوایە ئەو چەخۆیی بەدەستەوە نەبوایە پەنای نەبردایەتە بەر ئەو دارە ئەو بەردە ئەو شیشە کە بەدەستێەوە بووە و بەکاری هێناوە دڵنیام کێشەکە زۆر سوکتر و ئاسانتر چارەسەرەکرا بەڵام کاتێک من بۆ پۆز چەکێکم بە ئێرەمەوە داناوە بۆ ئەوەی بڵێن وڵا کەسێکی زۆر بەغیرەتە یەک حربم لەگەڵ خۆما هەڵگرتووە قامەیەکم لەگەڵ خۆما هەڵگرتووە ئەمە ناوت دوای ئەوەی کە چوویتە ناو سجنەوە لە زیندانە مایتەوە بۆ چەندین ساڵ نەناوتەمێنێ نە ئەو غیرەتەی کە برادەکانت پفتیانەدا ئەمێنێ هیچی نامێنێ هەمووی ڕۆ ئەوانەی کە تۆیان هان ئەدا بە بابەتی غیرەت و شەهامەت و پیاوەتی و ئەوانە کەسیان سوودیان بۆ نییە بۆیە ئەو ئالەتەی کە تۆ هەڵت گرتووە تەنها زەرەری بە خۆت گەیاند جگەلەوەی کە ماڵی خەڵکی ترت کاول کرد